شەپۆلێکی فراوانی پشتیوانی خۆڕسکانە لە نەخۆشخانەی بەخشین سەر هەڵدەدات. لەو بارەیەوە سەرۆکی گەورەترین ڕێکخراوی خاوەن پێداویستە تایبەتەکان داوای ڕاگررتنی ئەو ناوزڕاندنانە دەکات کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئاراستەی نەخۆشخانەکە دەکرێن و دەڵێت بەخشین نەخۆشخانەی هەژارانە و تا دەرگاکەی کراوە بێت هیوای کەم دەرامەتانیش بەردەوام دەبێت. ئەزانی بەخشین چی هەست بە بەخشینەکە؟ ئەو کەسانەی کە ئەچنە نەخۆشخانەیەک ئەڵێ شەوانە ملیۆنێک و 700,000 بێ دانەی بەڵام کە ئەچێتە بەخشین 200,000 دانێ ئەوە هەست بە بەخشینەکە. ئەو کەسەی کە ئەچێت نەشتەرگەریەکەکە لە دەرەوە بە 5 ملیۆنە بەڵام کە ئەچێتە نەخۆشخانەی بەخشین بە ملیۆنێک و 200,000 بۆ یەکەن. ئەو نەخۆشەی کە ئەچێتە نەخۆشخانەیەک 200,000 کەمتر نایەتە دەرەوە بەڵام کە ئەچێتە بەخشین بە 14-15,000 دیناریێتە دەرەوە. من خۆم هەمووی 2 جار 3 جار سەردانی بەخشینم کردو. جارە مناڵەکەم نەخۆش بووە جەژن بوو پارەشیان لێ نەسەروتیان ئەمڕۆ جەژنانەیە هەرچی نەخۆشە بەبێ بەرامبەر ئەیکین و جەژنانەشیانە و نوقڵیشیانە بە خۆب قەدەوم لەبیر ناچێتەوە بەڕاستی. ئەی بۆ خەڵک سەردانیەکە بڕۆ بزانە کەسێکی دەوڵەمەندە بینی لەوێ، بڕۆ کەسێکی سەرمایەدارە بینی لەوێ، بڕۆ بزانە کەسێکی حتا چینی وەسەڵی ژەبینی لەوێ. ئەوەی کە لەوێ خەڵکی کرێکار و کەمەندام و فەقیر و خەڵکی لادێ و دوورە دەستەکان و ئەوانی کە سەرچاوی داهاتیان سفرە بۆ کەواتە ئەم خەسانێ بۆ ئەوان کراوەتەوە. هێرشکردنە سەر نەخۆشخانەی بەخشین نوێ نیە و لە سەرەتای دامەزراندنیەوە هەوڵی بەردەوام هەبووە بۆ پاخستنی بەهۆی داهێنانی مۆدێلێکی نوێی چارەسەر لە نێوان بێهیوایی لە نەخۆشخانە حکومیەکان و گرانی نرخ لە نەخۆشخانە هەلیەکان. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت ئەم بەرگریە خۆڕسکەی خەڵک دەیسەلمێنێت کە بەخشین مڵکی ئەوانە نەک ئێمە. خۆشبەختانە پشگیریەکی جەماوەری زۆر خۆڕسکانە و خۆویستانە لەلایەن خەڵکێکی زۆرەوە بۆ بەخشین دروست بکەوەش سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە بەخشین بەڕاستی ئەو خەڵکە خاوەنیەتی و لە هەناوی خەڵکدا لە خزمەتی خەڵکدا هی خەڵکە بۆ خەڵکە. بۆی پێم وایە ببێ جیاوازی بیر و ئایدیا جیاوازەکان ببێ جیاوازی ئینتیمای سیاسی خەڵکێکی زۆر پشگیری پاڵپشتی خۆی بۆ بەخشین دووبارە کردوتەوە و لەم بابەتەشدا بەڕاستی کەوت کە ئەم خەڵکە شەڵوێستیان هەیە لە دیفاعکردن لە بەخشین و لە کاتێکدا کە بەخشین پێویستی بە خەڵکە پشگیری بەخشین دەکەن. نووسەرێک پێی وایە خەڵکانی تۆڕە کۆمەڵاتیەکان بەخراپ بەکاردێن و دەربڕینی ناخی پیسی خۆیان وەکو ژەهر بڵاو دەکەنەوە و کردویانە بە سەکۆیەک بۆ شەڕەجنێ و قسەی وێبنەما. ئێستا وای لێتەوە هەر ڕسمێک دیزاین بکە ڕسمی کەسێ بخەرە سەری بڵ ئەم کەسە وای وت یەکسەر ئۆتۆماتیکی وەکو چۆن ئاگرێنی بە پوشەوە بڵاو ئەبێتەوە بەناو هەموو سۆشیال میدیا بۆی بەبێ ئەوەی کە لە کاتێکە خوای گەورە ئێمە ئاگادار کردەوە کە شتێک وترا ئەبێت تبیانی لێ بکەین ئەوێ بزانین ئەم شتە لە چۆ هاتووە. بەڵام بەداخەوە ئێستا کابرا یەکسەر ئەیبینێ و جنەی خۆی دەدات. ئەم جنێ و لە دنیای ئەڕوا بەڵام لە قیمەتان ناڕوە. تەنها ئەوەنەیە ئەبێ لەمە دووە کە مادەم سۆشیال میدیا سەیتەری هەموو یعنی فەزاکەی کردووە ئەبێت جای ئەخلاق بێتە بڕیادەر بێتە پرەنسیپ. ئەمڕۆ بەخشین جگە لەوەی ناوەندێکی تەندروستیە سەنگەرێکی مرۆییشە دژی خۆرەخکاری پزیشکی. هۆشیاری جەماوەر نیشانیدا کە ڕێگە نادەن دەستە شاراوەکان تەنها پەناگەی هەژاران بۆ چارەسەر لە ناو ببەن و بەخشین بە دەنگی خەڵک بە پێوە دەمێنێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.